سەبارەت بەو بودجەیە من تەسەوورەکەم حکومەتی هەرێم بۆ هین بەکاری نێنێ بۆ موچە بەکاری نێنێت ئەم لێبڕینە هەر ئەمێنێت لێبڕینەکە گەر بەم شێوەش دەمێنێت وەکو ئاشکرایە پێشتریش بڕیاری ئەوانە کە دەرماڵەی فەرمانبەران ببڕن بە شێوەیە لە شێوەکان ئەیانی موچەکەم کەنەوە نەخێر هەموو دنیا بێ بە پارە بنێرێ بۆ ئەم حکومەتە ئەخورێت ئەدزرێت نەخێر نە لە خزمەتی میلەتەیانە لە خزمەتی فەرمانبەرانایە دیارەمان ڕێکەوتنی حیزبیە بەڵام دیارە چی هەوڵی داوە و بەجوودی چیە بووە پێویست ناکە من ناوەکەی بڵێم بەڵامی ترەوانێت تر کە خۆیانەکەن بە خاوەنی دیارە بۆ حملەی انتخاباتە بەڵامی تر میلەتی ژەبێت تێبگال لەوەی کە ئیتر لە ساڵی 92 کە ئێمە انتخاباتمان کردووە چ بەڵێنێک چ وعدێک چ شتێکیان بردۆتە سەر تامانە خاوەنی قسەی خۆیان من بەو ڕێژەیە کە دیاری کراوە لە برینی تێکەوێ سەرفەکرێ بەڵام فێڵوفەلەکێکی وەرتەیەکەوێ بۆ ئایندەی دوای هاتنی پارەکە لەبەرەوەی ئەمانە چەند حیزبێکن کاڵەن کۆبوونەوەی داخرا و لە داخراوەکەیە بەش ئەکرێ بەڵام دوای ئەوە لە کەناڵێکی تەلەڤیزۆنیەوە باسەکرێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە موچەیەک پێشکەشەکرێ بە بڕینەوە بەڵامی تر ئەوان مەرامەکان خۆیانە کۆبوونەوە داخراوەکان ئەمان بەش کراوە هەمووی تەواو کراوە دوایەوە لە کەناڵێکی تەلەڤیزۆنیوان لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتیەوە موچەی چەند وەزارەتێکە خوێنرێتەوە باقی وەسەلام مەسلەیەکی پێشنان هەیە ئەڵێ ئەگەریان چەند سەوز نەبوو ئەگەر بگات چاکە پێگەی کاکە بەڵام من ئومێدەوارمە تاکو و ئەگەر بگە ئەو دار و درەخشەی سپاداکە نەک من کۆم خابرایە کابراکم خانوشینم پێگەی کاکە ئەنجا خوا هیدایەتیان بە چاک بێت پێگەی ئەبێ خوا هیدایەتیان بە ئەنجا خۆ ئەوانش کاکە بە خۆڕایی نەبوون بە سەر و وەزیران و بە حکومەت و بەگاڵتە ئەگەر بۆ خزمەتی ئەو میلەتە نەبێ ینی تۆ بڕێ ئەم پارەیە هەروە پڕێ بن و نەگاتە دەستی خەڵق بەخوا ئەوە کرا بە خێر بۆم 200 ملیارە خواکە ئەمە بگە قەینا 400 ملیارە خاتری جەماعەت بێ بەڵام من یەکش دەڵێم ئەبێ بەشی سەرەوە یعنی خوان لە ناو میلەتەوە ئەگەر هەڵقوڵابن و پێگەی بن مەعاناتی میلەتەکەیان نەزانن من گوێم لە قسەیە بۆ ئەڵێ وەڵی ئەگەر ئێمە ئەو پارەی لە بەغاوەیەت ڕاستەخۆ بیین بە موچە خۆر ئەی بەچی جادە بکەین ئەی بەچی سەیرانخین ئەی بەچی پرۆژە بکەین ئێ باشە کاکە ئایا پارەی کوردستان بەس ئەو پارەیە موچەیەکێت لە بەغاوە ئیتر هیچ داهاتێکی کەمان نییە ئەمە ئەی داهاتەکانی ترمان مەستیری بەرەوکوێ یعنی تەنها شت کەما بێت لە بەردەمی حکومەتی هەرێمی کوردستانە یەکەم ڕازگۆیی لەگەڵ خۆی و گەلەکەی دووەم ڕازگۆیی و نیازپاکی پیشان بە بەرامبەر بە حکومەتی ئارام